لە کەڵکی باڵەیان و بناری چیای قەندیل چاوی بە دنیا هەڵێنا. ئێرە گوندی دیلمانە، شوێنی لەدایکبوونی هەڵۆ بەرزەفڕەکەی باڵەکایەتی شەهید لیوا سەڵاح دیلمانی. لێرە لەدایک بووە لە ساڵی 1960. ساڵی 1976 لە تەمەنی لاویەتی پەیوەندی بە مەفرەزە سەرەتاییەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات. 4 دەی تەمەنی لە تێکۆشان بەردەوام دەبێت و دوجار لە گەرمەسێری نیشتیمان و سەنگەری شانازی خۆی و سێ لە هەواڵەکانی بە ناوی ملازم حەمەلا و سەرباز حەمەزیات بەدەستی تیرۆرستانی داعش شەهید دەکرێن. سەرەتا 76ەوە ئەوانە لە ناو شۆڕش و پێشمەرگایەتی و خەبات بووینە. شەهید سەڵاح بەر لەوەی ببیتە پێشمەرگە زیندانی سیاسی بوو، زیندانی کرا لەلایەن حکومەتی باسەوە و دوای زیندانی ئازاد کرا هاتە منطقەی ئازاد کرا و هاتە پەیوەندی کرد بە شۆڕشی نوێ بە مەفرەزە سەرەتاییەکان. کاک سەڵاح یەکێک لەو کوڕە لاو و گەنجانەی کە لەو گوندەی دیلمان پێگەیشت و پلەکانی پێشمەرگایەتی و بەردەوام بووە تاکو پلەی لیوە و قۆناغ بە قۆناغ پلەکانی پێشمەرگایەتی و فەرماندەی بڕی تا دوجار لە دوای پرۆسەی عێراق و کەتنی عێراق و تیرۆریستانی داعش سەری هەڵا لە منطقە ئازادکراوەکان و منطقە دابڕاوەکان و لەوێوە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری دا کە هەموو هێزەکانی لەو منطقەیە جێگیر بکە و ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بیتەوە. چکە تیرۆریستانی داعش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیزانی کە داعش و تیرۆریستانی داعش چەند مەترسیدارن لەسەر هەرێمی کوردستان. بۆیە هێزەکانمان بەبەردەوام لەوێ و شەهیدی فەرماندە لیوا سەڵاح دیلمانی خۆی و هێزەکەی کە لەو منطقەیە سەرتاسەری جەپەکان دەوری بەرچاوی هەبوو تا دووە قۆناغی شەهید بوونی کە شەهید بووە هاتەوە منطقەی کوردستان و لە مەزەڵگای خۆی بە خاک سپێردرایەوە لێرانە. کەرکووک شەڕەفی مێ، کەرکووک کەرامەتی مێ، کەرکووک سەربەرزی هەموو کوردستان هەموو بەلێرە برادەرینا سەرکەوتەی گەلک گەورەمان تۆمار کردیا بە دەستەقامی ئێوە بە بازووی ئێوە بە شەرەف و کەرامەتی ئێوە. شەهید سەڵاح دیلمانی شۆڕژگەرێکی چاونەترس و خۆشەویستی خەڵک و پێشمەرگە بوو. لە پاڵ بڕینی چەندان سەختی ژیانی پێشمەرگایەتی خات و تەرزین زراری هاوسەری دەڵێت سەڵاح دیلمانی تەنها بۆ ئێمە نەبوو، بۆ هەمووان بوو. سەڵاح دیلمانی بە تەنها هاوسەرم نەبوو، بەڵکو سایە و سێبەرم بوو، هاوڕێم بوو، هاوڕێ شار و شاخم بوو، تەنها بۆ ئێمە نەبوو، بۆ هەمووان بوو. دوجار لە پێناو یەکێتی نیشتیمانی کوردستان و میلەتەکەی گیانی خۆی بەخت کرد لە پێدەشتەکانی گەرمیان، پێیوە سەربەرزین، شانازی پێوە ئەکەین کە لە پێناو خاک و نیشتیمان گیانی خۆی کردە قوربانی. ئەو کەسێک بوو زۆر نیشتیمان پەروەەر بوو، زۆر دڵسۆز بوو، زۆر بوێر بوو لە هەموو شەڕ و لە هەموو تنگانەیەک یەکێتی لە چه ئیشی پێبالەوێ ئامادە بوو. کوڕی نیشتیمان بوو، کوڕی ئەو میلەتە بوو، دڵسۆز بوو، دڵسۆزی خاک و نیشتیمانی خۆی بوو، میلەتەکەی خۆی بوو، هەر لە پێناوە ژیانی خۆی کردە قوربانی. شەهید سەڵاح دیلمانی لە 12 پێنجی 2015 بەدەستی تیرۆرستانی داعش لە گەرمەسێر شەهید کرا و ڕۆحی بەرزەفڕی هەڵۆ ئاسای ئەم جوامێرە گەڕێنرایەوە نێو چیاکانی باڵەکایەتی. پێشمەرگەیەک لە بناری چیای قەندیلەوە لەدایک دەبێت و پلە بە پلەی پێشمەرگایەتی دەبڕێت تاکو دەبێتە لیوا. هەستی کوردانە و نیشتیمان پەروەری لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعش وای لێ دەکات خۆی و سێ لە پێشمەرگەکانی لە گەرمەسێری نیشتیمان شەهید ببن و ئێرە ببێتە دواهەمین مەنزڵگەیان. پێشەوە مەحموود کورسات نیوز، گوندی دیلمان لە دەڤەری باڵەکایەتی.